نازانم بڵێ ئێستا باش بێت دوو قسە بکەم بەڕێزان ئەمە تایبەتە بۆ خەڵکی ناڕازیەوە بۆ پەیامێکە بۆ بزوتەوەی گۆڕانیش بۆ ئەوەی کە هەموو کەسێک ڕاستینەکان بزانێەوە بەرچاوی ڕوون بێ لە حەقیقەتە ئەوەی کە ئەمڕۆ لە سلێمانی و دەوریبەری ڕوئەدا و ئەو سەرکوت و ئەو بێدادی و ئەو گازی فرمێسک ڕێژ و ئازادانی خەڵکە بە تەنها هێزەکانی یەکێتی نییە کە ساڵانێکە خۆمان تەجومان لیان هەیە کە چه هێزێکی دڕبوون بەرامبەر بە خەڵکی دەستەنگ و خەڵکی بەژمێنەتی کوردستان. بەڵام ئێستا مەسەلەکە بزوتەوەی گۆڕانە بگۆڕان کە سەردەمانێک ئاڵای گۆڕانکاری هەڵکرد بوو و ئەم سیستەمەی ڕەت دەکردەوە سیستەمی چەتەگەریە، بەڵام ئێستا چونکە خۆی بەشدارە لەگەڵیانە و ئەویش وەکو ئەو پشکەی کە لە حکوومەتە خۆجێیەکانە هەیەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیەی بەشدارە لە سەرکوتکردنی خەڵکی کوردستانە. خەڵکی سلێمانی ئەبێ ئەو ڕاستیە بزانن پارێزگاری سلێمانی کە لەسەر پشکی گۆڕانە و ئەمە بزوتەوەی گۆڕانە، بەرپرسی هێزی ئەمنی و ئەمانە بزوتەوەی گۆڕانە، چاداشێ مەدەنیەکان ئەو هێزەیش کە ئەوەیە بەرپرس و پشکی بزوتەوەی گۆڕانە، پۆلیسی 104 پشتی بزوتەوەی گۆڕانە. کەواتە بزوتنەوەی گۆڕان شان بەشانی هێزەکانی یەکێتی بەشدارە لە سەرکوتکردنی خەڵکی کوردستانە، لە سەرکوتکردنی خەڵکی سلێمانیە. ئەسڵەن خەڵکی سلێمانی ئەبوایە یەکەم ئیشیان و ئەبێ یەکەم ئیشیان بەڕاستی پەلاماری گردەکەی بزوتەوەی گۆڕان بێ. ئەو گردەی کە ساڵانێک خەڵکی هەڵخەڵەتان هەمومانی فریودا لە پێناوی بەرژەوەندی کۆمەڵی ئینسانی مشەخۆرە پێویستە خەڵکی بەڕاستی پەلاماری ئەو گردە بدا. ئەوانەی کە ئەمڕۆ شانبەشانی هێزەکانی یەکێتی بەشدارن لە سەرکوتکردنی خەڵکی ناڕازی کوردستانە. ئاخر بزوتەوەی گۆڕان خۆ نابێ وەکو کوردەواری خۆمانەڵێن نانی کونەماسی بخوا و پاسی جرتاوا بکە، لەم لاوە تۆ لەگەڵ لە شێتیا شەریکی، تۆ لەم لاوە پارێزگارەکەت لە خۆتە، بەرپرسی هێزە ئەمنیەکانی سلێمانی لە خۆتە، چاداشێ مەدەنیەکان کە شەق لە خەڵکا لە خۆتە، پۆلیسی 104 لە خۆتە، هەموو ئەم هێزان لە خۆتن بزوتەوەی گۆڕان. یعنی تۆ بەشداری لە حکوومەتەکەی یەکێتی نیشتیمانیە لە ناوچەی سلێمانیە و لەگەڵ پارتیشە هەر بە هەماش کرد لە حکوومەتا با بڵێن ئەوەی کە نایەحمودی هەرێمە تۆ هەر بەشداری تێیدا. کەواتە تۆ بۆ خۆ شەریکی خۆ ناکرێت لە لایەکەوە دابنیشی لە وەکوڵێن لەگەڵ خەڵکا خەریکی شین کەیت و لێلا شۆخەریکی گۆشت خواردنی خۆ بیت. شتیوا لە دنیا نییە بەڕاستی. تۆ ناتوانانی ئاوا خۆ لەژێر چنگی ئەم عالەما بچیتەوە. خەڵکی کوردستان خەڵکی سلێمانی ئەبێ ئێوە ئەو ڕاستیە بزانن، خەڵکی ناڕازی بە تایبەتی وەکو چۆن ئێمە هەمومان دژی تاقمەکەی یەکێتی و دژی سەرکوتی هێزە درندەکانی یەکێتی قسە ئەکەین، هاوارەکەین، بێدادیەکەین و لە مێژووە ناوی ئەمانە لە ڕیزی هەرە چەپەڵەکانە ئەنووسینەوە و ئەبێ ئەم هێزە فشۆڵ و دۆڕا و شکست خواردوی گۆڕانیش شانبەشانی هێزەکان یەکێتی کە بەشدارە لە سەرکوتکردنی خەڵکی ناڕازیە بەڕاستی ئەبێ ڕسواب کرێەوە ئەبێت ڕۆ کرێ. نابێ ئێمە دابنیشین لەو لاوە گۆڕان هەڵەسێ لە حکوومەتەکە بەشدارە، شەڕی پۆست ئەکا، ئەوێ پارێزگای سلێمانی ئەو بێ، قایمقامی فلان و فلان شوێنهێنی ئەو بێ، هەیە بەرپرسی فلانە هێزی ئەمنی بێ، بەرپرسی نازانم پۆلیسی 104 و چالاکی مەدەنی و چۆچۆ ئالەم بابەتانە بێ. لەم لاوە شەڕی پۆستکە و شەڕی پارە بکە، بەڵام کاتێتە سەرکوتی خەڵکی بڵێ بەخوا ئێمە نین ئەوە یەکێتیەکە یا ئەوە پارتیەکە یا ئەم خراپەکانە یەکێتیەکەن و پارتێک ئێمە نایکەین، ئێوە بەشدارن تێیدا. ئەو هێزانەی کە ئەمڕۆ لە سلێمانی سەرکوتی خەڵکی سلێمانی ئەکەن ئەوە بەشێکی زۆری هێزی سەر بە بزوتەوەی گۆڕانە یان ئەم پۆستانە لای بزوتەوەی گۆڕانە. زەحمەت نەبێ کوا کاکەڤاڵ ئەبوو بەکر بۆچی بێدەنگە؟ مەگەر ئەو پشکالی بزوتەوەی گۆڕان نییە؟ مەگەر بەرپرسی هێزی ئەمنیەکان لە سلێمانی چیە زەحمەت نەبێ؟ سەر بە چیە لە ڕاستیە؟ مەگەر سەر بە بزوتەوەی گۆڕان نییە؟ ئەبێ ئینسان تۆزێ واقعی بێ چاوە ڕاستەکەم، نابێ ئینسان ئاوا بیرکاتەوە یەکلایەنە لە هەموو مۆزوعەکانە. ناکرێ ئێمە بێدەنگ بین لە بەرامبەر گۆڕانە کە شەڕی پۆست و پارەیەکان کە شەق لە خەڵک هەڵەدەن، حتا مدیر بەڕێوەبەرایەتی مرور بەدەستی بزوتەوەی گۆڕانەوەی خۆشەویستە. کەواتە چەندە ئێمە پەلاماری یەکێتی و هێزەکانی ئەدەین، پەلاماری ئاسایشەکەی وەسا حەسەنی گەشتکار و نازانم فلانە هێزی فلانە هێزی تاقمەکەی یەکێتی ئەدەین، ئەبێ 100 جار ئەوەندە پەلاماری ئەو پۆستانە بدەین کە بەدەستی بزوتەوەی گۆڕانەوەیە.
کاتێککە ئەندام پەرلەمانێکی گۆڕانیەت لە سلێمانیە گازی فرمێسک ڕێژی بەرەکەوێ ئەبورێتەوە چیەکە ئەوە بزوتەوەی گۆڕانەکەی خۆی وای لێ کردووە ئەگەر ئازایەتی بۆ نمونە ژنێکی وەکو شیرین ئەگەر ئازایەتی لە شیرین خانە هەیە با ئیسیقال لە بزوتەوەی گۆڕان بدا بەڕاستی تۆ لە گۆڕان بڕۆ دەرەوە بۆی خەڵک بزانێت کە تۆ ئیش بۆ خەڵکی کوردستانەکەی ئیش بۆ خەڵکی ناڕازیەکەی ناکرێت لە لایەکەوە تۆ گۆڕامیت و هێزەکە شەق لە خەڵک هەڵڵا لەو لایشەوە تۆ چی مزاحرە بکەیت و بەشداری لە مۆزوعانە بکەیت ئەمە بۆ خۆی گاڵتە جاریە بەڕاستی ئەمە ناکرێ ئەوەی کە ئەمڕۆ لە ناوچەکە ڕوئەدا لە سەمێن ڕوئەدا بزوتەوەی گۆڕان پشکی شێری بەرئەکەوێ لە سەدکردکردنی خەڵکی سلێمانیا بەڕاستی خەڵکی ناڕازی سلێمانی پێویستە یەکەم هەنگاو کە پەلامار ئەدەن هی گدەکە بتەن بەڕاستی چونکە ئەو گدە دۆی لەگەڵ ئەوا کردووە ئێمە هێزەکانی کێتی ئەناسین هێزەکانی پارتی ئەناسین ئەوانە 30 دانە ساڵە ئێمە سەرکوتەکەن 30 ساڵە ئەوانە تاڵانمانەکەن 30 ساڵە ئەوانە وێرانمانەکەن 30 ساڵە ئەوانە فیشەکمان پێوە ئەنێن 30 ساڵە ئەوانە لە هەموو ناوچەکانی کوردستانە هێزەکانی یەکێتی و پارتی شەقمان تێڵەدەن و ئیهانەمانەکەن باشە بەڵام یعنی بۆ ئێمە دەسەکەیان کەشفە بەڵام بزوتەوەی گۆڕان کە سەردەمانێک 10 ساڵ ئێمە تەمەنی خۆمان بۆ دانا کە ئەمانویست ئەم سیستەمە چەتەگەریە بگۆڕین ئێستا بۆتەوە بۆن ئێستا شان بەشانی هێزەکانی یەکێتی شەق لە خەڵک هەڵێن شەق لە گەنجانی سلێمانی هەڵئەدەن کە داوای موچە و داوای نان و داوای کار و داوای ژیانەکەن بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ شەق لە خەڵک هەڵا لە سلێمانی بزوتەوەی گۆڕانە تەنها یەکێتی نییە وەکو وتم چونکە ئەمە فاکتە ئەمە مناقەشە هەڵ ناگرێ بەڕاستی تۆ بەشداریت ئەم هێزانە بەدەستەوەیە پارێزگای سلێمانی گۆڕانە بێتە سەرخەت زەحمە نەبێ پارێزگای سلێمانی کی ئەم شەقان لە خەڵک هەڵەدا زەحمە نەبێ ئەگەر هەروە بێدەنگەبی ئەوە تۆی ئەوە بزوتەوەی گۆڕانە ئەو شەقان لە خەڵک هەڵەدا بەڕاستی بەرپرسی هێزی ئەمنی سلێمانی کە سەر بە بزوتەوەی گۆڕانە بێتە سەرخەت تۆ ئەم شەقانە بۆچی لە خەڵک هەڵەدەی بۆچی ئازاری سلێمانی کردەوە مە ئەسکەر سلێمانی پڕ بووە لە چەتە لە دز و لە پیاوکوش هەموو ئەو پێشمەرگە و ئاسایش و هێز و پۆلیسە کە نان نییە بیخۆن وەکو ئەڵێن کە لە قنیسەق سوالەکەن ئێستا هاتووە شەق لە خەڵک هەڵەدا کە داوای موچە بۆ پۆلیسەکە داوای موچە بۆ ئاسایشەکە داوای موچە بۆ پێشمەرگە و بۆ هەموو ئەمانەکە بەڵام ئەم شڕە خۆرانە یان شەق لەمانە هەڵەدەن لایقەتە باشە هێزی چالاکە مەدەنیەکان کە شەق لە خەڵک هەڵا لە سلێمانی ئەم پۆسە هی بزوتەوەی گۆڕانە گۆڕان سەرپەرشی ئەم هێزاکە باشە ڕەسەکەی بەسەر ئەوە بەدەست ئەوەیە بڕیارەکە لای ئەوە کە شەق لە خەڵک هەڵەدەن باشە پۆلیسی 104 هی بزوتەوەی گۆڕانە کە شەق لە خەڵک هەڵەدا کەواتە بزوتەوەی گۆڕانیش بۆ خۆی بەشدارە لەم شەق وەشاندن و بێحرمەتیکردنە بە خەڵکی سلێمانی بەڕاستی بە خەڵکی دەڤەرەکە کەواتە ئەبێ خەڵکی کوردستان بە چاویان ڕوون بێ وا تێنەگەن کە ئەوەی ئەمڕۆ شەق لە خەڵک هەڵەدا لە سلێمانی و ئازاری خەڵکەدا تەنها وەسا حەسەن و هێزی یەکێتی و ئالەم بابەتانەیە بە پێچەوانەوە هێزەکانی گۆڕانیش شان بەشانی هێزەکانی یەکێتی لەبەر ئەوەی کە لە حکوومەتی خۆجێیە بەشدارن و ئەو پۆستانە بەدەست ئەوانەوەیە کەواتە ئەوانش بەشدارن لە سەرکوت لە ئازادانی خەڵکی کوردستان و ئەبێ بەڕاستی ئەمانە ڕسوا بکرێن هەر ئەندام پەرلەمانێکی گۆڕانتان بینی لەوانەیە کە شەیش ناوم هێنان ئەوانە بەڕاستی ڕسواکەن ئەمە ناکرێت بانێکە و دوو هەوانێ لە حەقیقەتە ئەمە ناخوا ئەمە سەردەمانی 7 ساڵ 9 ساڵ بەر لە ئێسانیە ئەو سەردەمان تۆ لە موچە تۆ لە حکوومەتانە بووی تۆ لە مانەبووی تۆ لەنە بەڵام ئێستا خۆت لە هەموو شتێکان ناهیت کەواتە من ئەم بەیانیە بابەتێکم نووسی لەسەر چەتەکانی یەکێتی شبهاند من بەملاسم محسینەکانی ئەم سەردەمە بەنەوەی زەعیم سدیق بەڵام بزوتەوەی گۆڕان لە نەوەکانی زەعیم سدیقی سەخیفترە بەڕاستی ناشینترە باشە چونکە ئەو هاتبوو ئەیوت من دژی یەکێتی و پارتیم من ئەم سیستەمە ئەگۆڕم بەڵام ئێستا بووە بە شەریکیان شان بەشانی هێزەکە یەکێتی شەق لە ئێمە هەڵەدا شەق لە خەڵکی ناڕازی ئەدا بێحرمەتی بۆ خەڵکاکە بەڕاستی هەر ئەو پەیامم هەبوو ئێستا ئەوە لە ئیشم هاتمە ناو سیارەکە بۆی کە ئەو پەیامە بدەم کە خەڵکی کوردستان بزانێ تاگ لایەنە کار نەکات یەکێتی و گۆڕان بەیەکەوە ئەمڕۆ پەلاماری خەڵکی سلێمانی ئەدەن و ئەوان ئازاری خەڵکی سلێمانی ئەدەن و یەکێتی چەندە تاوانبارە بزوتەوەی گۆڕان 100 ئەوەندە بەڕاستی تاوانبارە ئەمە ئەسلی مۆزوعەکەی و خواتان لەگەڵ و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتان ڕسوایی بۆ بزوتەوەی گۆڕان و یەکێتی داوەشین بۆ هەموو جوێنفرۆش و دز و خائینەکانی یەکێتی و بزوتەوەی گۆڕانی ساختەچی و دەبڵ مڕاڵ و دووڕوو خۆفرۆش